شهيد منير علي محمد رحيم. شهيد منير علي محمد رحيم لە ساڵە 1953 لە شارە بەغدا هاتە سەر دنیا. خوێنینە سەرەتایی و ناوەندی و ئامادەیی تەمام کرد. دوای ئەوەیش کۆلیجی دارەوەقتساد تەمام کرد. شهید منیر وەلسێ لە برایلی لە ساڵە 1981 دوای کۆچۆپیکردنە خیزانەکەیان دەستگیر کریا. ئەی شەهیدە لە ناو زیندانەی تووشی خراوترین سزایلی کیمیاوی و بایۆلۆژی هات و بێ ئەوەک هیچ تۆمەتێک داشتوت. کەسوکاری لە سەرەتای گرتنی لە زیندانە نۆگرا سەڵمان سەردانی کردیان. وەری دوآخر هیچ خەوەری نەمەند تا وەختە ڕەمیان ڕەژیمە وەرینە بەعس لە 2003 کە دوآخر ناوی لە ناو لیستە ئەو شەهیدەی لەبوو کە خریاونە قەورسانەی لە وەجەم.